ئێرە مۆنومنتی بابەڕوشەیە لە گوندی جەلەمۆرد ساڵانە لەدەی ئایاردا مەرگەساتی ئەنفالی ئەم گوندە و گوندەکانی تری بناری خاڵخاڵان بە مەراسیمێکی تایبەت و چەندین چالاکی هەمەچەشن دەکرێتەوە. پاش 29 ساڵ بەسەر ئەنفالکردنی گوندەکەیان ناسکە کاکەمین چیرۆکی ئەنفالکردنی 50 لە کەسوکارەکەی و چۆنێتی ڕزگاربوونی خۆی دەگەڕێتەوە. وڵای گەنا با بڕشا بیستم هەستم زۆر ناخۆشە وازانم ئەگە دەچمە ئەو دیارەوە جاروا هەیە دەچمەوە دیارەوە زانم ئەو ڕۆژێ وا زیڕێی مەخلوقەکە دێ و زیڕەتی تگڕینینەوەی ژنێ بوو زیڕێ بوو هەرایە بوو هەر ژن بوو تیتک خۆی ڕندەوە لە وازانم ئەو ڕۆژێ تەمەشای ئەو تەختاکەم و ئەو کونە تەیارە و ئەو ئاسێ و ئەتەگو ڕۆژی حەشرە. لێرە کەسوکاریان فالکراوان جگە لە داوای دابینکردنی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ جارێکی تر داوایان لە حکومەت هێرێم کردەوە کار بۆ دەستگیرکردنی مستەشارەکان بکات و بیانداد بە دادگا هاوکات داوای گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوەکانیان دەکرد. وەڵا ئەوەیە کە بژێوی ژیانیان باشکە ئاشی باشیان مەعاشیان دوانەکەوێ هەمووی بێکەسن بێ ئیشن وەجادە و بانەکان بۆ دیەکە بکرێ مەکتەبەکەی داخراوە خەستخانەکەی دکتۆری تیان نییە یعنی ئێمە لە 401 ئەنفال یەک ڕووفاتمە بۆ نەهاتوێتەوە زۆر ناڕزین لە کاتی خۆیان ئەتوانرا بکرێ ئێستا نەکرێتەوە هیچ شتێک خەڵکی جەلەمۆرد نەهاتوێتەوە. گوندی جەلەمۆرد لە بناری چیای خاڵخاڵان یەکێکە لەو گوندانەی سنووری شوان و شێخ بزێنی کە لە ساڵی 1970دا بەر شاڵاوی ئەنفال کەوت و زیاتر لە 400 هاوڵاتی تایدا ئەنفالکران. ئێستا کەسوکاری ئەنفالکراوان دەڵێن بە بەراورد بە زۆری قوربانیەکانیان ناوچەکەیان وەک پێویست خزمەت نەکراوە. دیارە گەڕانەوەی ڕووفاتەکان پەیوەندی بە بارودۆخی ئەمنی عێراقەوە هەیە لە پێشتریش ئێمە ئەتوانین بڵێن سستیەکی تیا بووە بەڵام ئەوەی ئێستا هەیە بەهۆی باری ئەمنیەوەیە کە کێشە دروست بووە ئێمە ناتوانین ئەم ڕووفاتانە بدۆزینەوە و دوایی دەریان بێنینەوە دوای بیان ژێرنەوە بۆ کوردستان. لا قۆناغی چواری پرۆسەی ئەنفالدا گوندەکانی سنووری شوان و شێخ بزێنی گرتەوە و لا کۆی 14 گوندی ناوچەکە 1629 هاوڵاتی لەلایەن سوپای ڕژێمی عێراقەوە ئەنفالکران. ڕزگار جەبارێن ئارتی گوندی جەلەمۆرد.